دژمنان و داژیکەران زیاتر ئەو کەساتە ڕەجێڕانە دەکەنە ئامانج دیارە ئەوانەش سەرکردەی لێ هاتوو بوون نەکە سەرکردە بوون دەتوانم برێم پێشەنگایەتی شۆڕشیان کردووە دیارە ئەوانەش بە تایبەتی دوو کەسایەتی شۆڕەجێر دوو سەرکردە کاریگەری خۆیان هەیە لەسەر کۆمەلگا بەگشتی لەسەر باشووری کوردستان پێویستە هەر ئینسانێک هەر مرۆڤێکی شۆڕەجێر خاوەن دەربکەویتن لەبەرەوەی خاوەن دەرکەوتن لەو دوو سەرکردە بەتوانایە خاوەن دەرکەوتن لە تەواوی گەلی کورد لە هەر بەشێکی کوردستان یعنی ئێمە ئەم شەهیدبوونەی هەڤاڵ زەکی و هەڤاڵ هەڵمەت یعنی کۆسپێکی زۆر گەورەیە لە هەموو کوردیەکە یعنی هەر کوردیە ئەگە هەست بە کوردایەتی بکات یعنی ئەبێ هەست بۆ بکات کە ئەمە کەسێکە وەکو چۆن لە ماڵەکەی خۆی شەهید بوو بێت یعنی ئەوە کۆسپێکی گەورەی بۆ هەموو کوردێکی دڵسۆز ینی زۆر بەداخەوە ئەو کوردانە هەڵەستن بە نۆکەرایەتی و بە پیلاندانانی ئەو شەهیدانە وەکو شەهید زەکی و شەهید هەڤاڵ هەڵمەت و شەهیدەکانی کاتی هەڤاڵ مام بڵێ مامەڕیشە و شەهید ئارام و ئەمانە یعنی هەر کوردێک و هەر کەسێکی هیند ئەوە دەرەچێت لە کووردا زیرەک و شۆڕژگێڕ و خەباتگێڕ بێت ئەوان هەڵەستن بە پیلانی دژمن نۆکەریەکەن بۆ دژمن و لە ناویان ئەبن ئەگەر کرم لە ناوداری خۆ نەبێت هیچ دارێ و شک نابێتەوە وڵاتە هەڵوێست ئەوەیە هەڵوێستە ئەبێت بە مەدەنی بێت بە خۆپیشاندان بێت بە ناڕەزایەتی بێت ینی هەموو کەسە بێ وشیار بێتەوە لەوانە هەموو ڕۆژێ مناڵ شەهید دەکرێت ژنان شەهید دەکرێت هەموو ڕۆژێ لە کورد کەمە بێتەوە لە کورد شوێنی کورد داگیر ئەکرێت و ئەوە بێت وەک دایکی شەهید زانیار و شەهید لوقمان و هاوژینی شەهید ئیقباڵ ئەم کردەوە چەپەڵانە ئەم کردەوە ئیخلاقانەی دژمنانی گەلی کورد ڕسوا و شەرمەزارەکەم لە چلەی ماتەمینی شەهید هەڵمەتە ساڵیادی شەهید زەکی شەنگالیش بەبێ دێنمەوە داوا لە هەموو ئەو بەرپرسانەی هەرێمی کوردستان ئەکەم تکا بێ لێیان بەسە ئیتر کەم گەلی خۆمان بفرۆشن کەم براکوژی بکەن کەم یارمەتی دژمنان و داگیرکەران کەن ڕۆژێ لە پێنجوێن هەڤاڵ ئیقباڵ شەهید دەکەن هەڤاڵ کەمال شەهید دەکەن ڕۆڵەکانمان لە سێدارە ئەدەن ئەوان مەسەڵ هەڤاڵ هەڵمەت شەهید ئەکەن هەڤاڵ زەکی شەنگالی شەهید دەکەن بە هەزاران ڕۆڵەی گەلی تێکۆشەر و خەباتکارمان شەهید دەکەن ئێمە ئەبێ گەلی کوردیەک گرتوو بین ئەو هەمووە کردەوە ناشیرینانەی دژمنانی گەلی کورد لەبیر نەکەین ئێمە ئەبێ هەمومان یەکگرتوو بین خوێنی دژمنەکانمان بە فێڕۆ نەڵین ئەگەر ئێمە یەکگرتوو بین هیچوە دژمنەکان ناتوانن ڕۆڵە تێکۆشەرەکانی ئێمە شەهیدکەن و خوێنیان بڕێژن هیوادارم خوێنی شەهیدەکان بە فێڕۆ نەوەن یەک بگرین لەلایەن دژمنانی گەلەکەمانەوە کە هەمیشە دەنگە ئازادەکان و مرۆڤە دلێرەکانی کردوتە ئامانج بە مەبەستی تەواو داگیرکردنی خاکی ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی ئامانجی دژمن ئەوەیە کە تەواوی گەلی ئێمە بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە تەواوی دەنگە ئازادەکان کبکە بە هەموو شێوەیەک داگیرکاری خۆی پێشخا لە سەرگەری ئێمە کللتوری ئێمە داگیرکە کۆمەلگای ئێمە بە تەواوی پەرتەوازەکە بۆەوەی بتوانین داگیری بکە لەو ڕۆوە بە هەموو شێوەیە کاری کردووە لە ڕێگەی بەکرێگرتەکانیەوە لە ڕێگەی کۆمەڵێک خۆفرۆشەوە کە تەنها هەمیشە لەبەرەی دژمندا بوون لە هەموو کاتەکاندا لە کاتی سەرهەڵدانی شۆڕشەوە ئەوان وەکو ڕێخستنێک ڕێکخراوێکی کچان بەشانی دژمن دژی هەموو شۆڕشەکانی گەلی ئێمە بوون دژی هەموو هەوڵەکان بوون بۆ ئازادیکردنی گەلی ئێمە لە ڕاستیە تەنها چەکێک بۆ ئێمە بۆ ڕوبەڕووبوونەوەی دژمن لە ئێستادا ڕێخستنی کۆمەلگایە پەروەردەکردنی کۆمەلگایە لەسەر ڕێبازی شەهیدان لەسەر ڕێبازی شەهیدیار لەگەڵ لەسەر ڕێبازی شەهید زەکی شەنگالی لەسەر ڕێبازی شەهید ئارام و ڕێبازی مامەڕیشە پەروەردەکردنی کۆمەلگایە ڕێخستنەوەی کۆمەلگایە بۆ بەگژاچوونی دژمن و بۆ هەوڵدان بۆ بەرگری لە گەلی ئێمە.